بناوی خۆی بەخشندەی میهرەبان حەمد و ثەنا و سوپاس و ستایشی بێپایان بەخوای پەروەردگاری جیهان، درود و سەلام لەسەر پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم و لەسەر ئەهل و بەیت و هەموو یاران و هەموو شوێنکەوتوانیان تا کۆتە زەمان. برایانی ئەزیز و خۆشەویستم، خوشکانی بەڕێز، ئەگەر خوای پەروەردگار هاوکارمان بێ ئینشاء الله تعالی هەوڵ ئەدەین کتێبی فتح القەریب کە مەتنی ئەبوو شوجاع مەشهور بووە لە کاتی خۆیان و ئێستا لای خۆمان بە فتح القەریب مەشهورە. ئینشاء الله بۆ بەڕێستان بە کوردی شەرحەکەین بە ئیزنی خوای پەروەردگار، بە کوردی و بە کورتیش، لەبەرەوەی هەموو لایەک ئیسفادەی لێ بکەن ئینشاء الله تعالی. من کتێبەکە شەرحەکەم ئاراءەکان و ئەدیلەکان لە یەک نادەمەوە ئینشاء الله تعالی. من خۆمان نەزانین کە شریعەتی پیرۆزی ئیسلام بە تێڕوانین و بۆچوونی چەندین ئەئیمەی کیبار شەرح کراوە، لەوانە چوار مەزهەبەکە و ئەئیمەی تریش. لێرە ئێمە ئەمەی کە هەیە هی ئیمامی شافعیە بە ڕەحمەت بێ، ئینشاء الله عەرزی بەڕێستان یەکەین، بەڵکو ئینشاء الله ئیسفادەی لێ بکەن. خۆشەویستەکانم، کتێبەکانی فقه و شریعەت باس لە دوو بەشەکات تقریبا بەو شێوازە دابەش کراوە، بەشی عیبادات و بەشی معاملات. بەشی عیبادات باسی نوێژ و زەکات و حەج و ڕۆژوەکە، و بەشی معاملاتیش باسی کڕێن و فرۆشتن و هاوسەرگیری و تەلاق و میرات و وەسیەت و سنوورە شەرعیەکان، حدود و هەروەها هەتا ئاگاتە بابی جیهاد. بەو شێوازە زانایان یعنی دابەشیان کردووە. جا بۆ پێشەکی عیباداتیان خستۆتە پێشی معاملات، لەبەرەوەی معلومە عیبادات پیرۆزترە تا معاملات. بۆ سەڵات پێش هەمووان خراوە، چونکە بە تەئکید سەڵات عەمودی دینە و کۆڵەکەی ئاینی پیرۆزی ئیسلامە، بۆ یەخراوەتە پێش هەمووان. بەڵام پێش ئەوەی باسی سەڵات بکە، یعنی باسی نوێژ بکە، باسی طەهارەت ئەکات، چونکە نوێژ بەبێ طەهارەت دروست نییە. بۆیە پاکێتی کەوتۆتە پێشی نوێژ، و پێش لە پاکێتیشە طبعا ئەسڵ ئەوەیە بە ئاو بکرێ، بۆیە باسی ئاو کەوتۆتە یەکەم بابەتی فقهەوە. ئەڵێ کتاب الطهارة لە ئاوە دەسی پێکە، ئەڵێ المياه التي يجوز بها التطهير 7 مياه. ئەڵێ ئاوانەی کە دروستە ئینسان پاکردنەوەی پێ ئەنجام بدە 7 جۆر ئاوە. ماء السماء، ئاوی ئاسمان کە بریتیە طبعا لە باران، و ماء البحر و ماء النهر، و ئاوی دەریا و ئاوی ڕووبار، و ماء البئر و ئاوی بیر، و ماء العین، ئاوی کانی، فەرمێ ماء الثلج و ماء البرد، یعنی ئاوی بەفر و ئاوی تەرزە. پاشان ئاوەکە بە 4 بەشەوە، ئاوەکە بە 4 بەشەوە: طاهر، مطهر، غير مكروه، طاهر مطهر مكروه، طاهر غير مطهر، ماء نجس. طاهر مطهر واتا پاکە و پاکەرەوەشە، یعنی هەم پاکە بدالەگیانت بێنوێژت ناکە، هەم پاکەرەوەشە ئەتوانی هەموو پێویستیەکانی خۆتی پێ جێبەجێ بکەی، وەکو بۆ نمونە جل شۆردن، خۆ شۆردن، هەروەها دەست نوێژگرتنیش. ئەمە ئاوی مطلقە، یعنی ئاوێکی ڕوت هیچ کێشەیەکی نییە. ئاوی طاهر مطهر غیر مەکروه، ئەو ئاوەیە کە ڕاستەوخۆ خۆر لێی دابێ، لە ناو کانزایەکا بێ، لە شوێنێکی گەرمە ڕاستەوخۆ خۆر لێی دابێ، و ئاوە هەندێک لە زانایان وتویانە ئەبێتە مای زەرەر بۆ پێست، بۆیە وتویانە مەکروهە. ئەم دوانەیە وەکو وتمان هەم پاکە و هەم پاکەرەوەشە. ئاوی سێیەم پاکە بەڵام پاکەرەوە نییە، یعنی با لە گیانت کێشەی نییە، بێنوێژت ناکە، بەڵام دەستنوێژ و غوسلی پێ ناکرێت. ئەویش ئاوێکە کە بەکار هێنرابێ، یعنی پێشا کەسێکی تر بەکاری هێنرا هاوردە بێ بۆ دەستنوێژ و یان بۆ غوسل. هەروەها ئاوێکە کە شتێکی پاکی تێکەڵ بوو بێ، ناوی گۆڕی بێ، لە ئاو دەری کردبێ بوو بێتە قوڕاو، یان بوو بێتە ماستاو، یا بوو بێتە ببسی، یا بوو بێتە چایی. ئەوانە طبعا ئەگەر گۆڕابێ، ئەو ئاوە لەگەڵ ئاوی مستعملەکەش کە بەکارهێنراو بێ لە مەزهەبی ئیمامی شافعیە، ئەو ئاوە
طاهرة بەڵام غير مطهرة، طاهرة بەڵام غير مطهرة. ئەمجا ڕووینە سەر ئاوێکی تر کە پێوترێ ئاخر جۆر، ئاوی بەشی چوارم، ئاوی پیس. ئەو ئاوی پیس کام ئاوە؟ ئەو ئاوەیە کە شتێکی پیسی تێکەوت بێ، ڕەنگی یان تامی یان بۆنی گۆڕی بێ. ئەمە ئەگەر ئاوەکە زۆر بێ، بەڵام ئەگەر ئاوەکە کەم بێ، یعنی لە 200 لیتر تقریبا کەمتر بێ، یعنی 500 ڕەتڵی بەغدادی کە تقریبا 190 لیترەکە، یعنی لە بەرمیلێ نەوت کەمتر بێ، ئاوەکە بەڕاستی ئەو ئاوە ئەگەر ڕەنگی یان تامیان بۆ نیشی نەگۆڕیا بێ، مادام شتێکی پیسی تەکەوت بێ، لە لای ئیمامی شافعی ئاوێکی پیسە. ئەوە کە پێوترێ قولەتەینها لە عشایری خۆمانە ئەڵێ قولەتەین بوو، قولەتەین بوو یعنی ئاوەکە شتێک پیسی تێکەوت کەمە و شتێک پیسی تێکەوت. بەڵام ئەگەر زۆر بێ، ئاوەکە لە 200 لیتر بەسەرەوە بێ، ئەوە ئیلا ئەبێ یان تامی یان ڕەنگی یان بۆنی بگۆڕێ، ئەو جا پیسە و بەکەلک نایە. ئەگەر ئەو شتانەی نەگۆڕابێ، ئەو ئەوسافانەی نەگۆڕابێ، ئەوە ئاوەکە هەر پاکە و هیچ کێشەیەکی نییە و پاکەرەوەشە. هاتینە سەر بابەتێکی تر یان فەسڵێکی تر کە پێ ئەوترێ جلود المەیتە، واتە پێستی مردارەوە بوو. پێستی مردارەوە بوو ئەفەرمێ جلود المەیتەتی تەطهر بالدباغ، ئەفەرمێ پێستی مردارەوە بوو پاک ئەبێتەوە بە خۆشەکردن، إلا جلد الكلب والخنزير، إلا پێستی سەگ و هەروەها پێستی بەراز نەبێت، چونکە ئەوانە لە شەرعا وتراوە پیسە، هەر ئەسڵی حیوانەکە خۆی پیسە کەوا بوو پێستەکەشی پیسە. وما تولد منهما، ئەگەر حیوانێکی تر لە بینی سەگ و بەرازە دروست ببێ، یان من ئەحەدیهما، یان تخمی یەکێک لەو حیوانانە سەگ لەگەڵ حیوانێکی ترە دروست ببێ و حیوانێکی تر ببێ لەو بینە، یان بەراز لەگەڵ حیوانێکی ترە دروست ببێ و حیوانێکی تر ببێ لەو بینە، مادام تخمی سەگ و تخمی بەرازی تێکەڵە، ئەوە ئەو پێستەش هەر خۆشە نابێ. طبعا خۆشەکردن بەچی خۆشابێ؟ پێستەی حیوانی مردوو بەچی خۆشابێ؟ بەو شێوە ئەبێ کە بە جەوت یان بە تۆکڵ هەنار یان بە شتێکی تفت یان تاڵ پاکی کەیتەوە، یعنی هیچ ئاسارێکی پێوە نەمێنێ ئیلا پێستەکە نەبێ. ئەگەر ئەو پێستە ڕۆژی لە ڕۆژان تەڕ بوو بۆگەن نەکا، ئەوە کەوابوو ئەو پێستە پاکە بێتەوە، پێی وترێ دەبغ بە زمانی عەرەبی. ئەفەرمێ وعەظم المەیتەة وشعرها نەجیس إلا الآدمی، ئێسقانی حیوانی مردارۆ بوو و مووەکەی و هەروەها پەڕەکەی ئەمانە پیسن، ئیلا هی ئادەمی نەبێ، ئینسان نەبێت، چونکە ئینسان لە ئەسڵا خوای تەعالا ڕێزی لێناوە و پاکە، ئەگەر بیشمرێ هەر ئەو شتانەی پاکە. فصلێکی تر ولا يجوز استعمال أواني الذهب والفضة ويجوز استعمال غيرهما من الأواني، بەکارهێنانی قاپ و قاچاق، پەرداخ یان هەر شتێکی تر کە بۆ خواردن و خواردنەوە بەکار ئەهێنرێ، یان بۆ دروستکردنی خواردن و خواردنەوە بەکار هێنرێ، ئەگەر لە ئاڵتون و لە زیو دروست بکرێ حرامە و نابێ و دروست نییە. بەڵام غەیری ئەوە هەر کانزایەکی تر بۆ ئەو شتە بەکار بهێنرێ دروستە و هیچ کێشەیەکی شەرعی نییە. فەسڵێکی تر باسی سنەنی فیترەیە. لەناو سنەنی فیترە لەیرە بەس تەنها باسی سیواکەکە. طبعا سنەنی فیترە لە حەدیثە هاتووە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی سنەنی فیترەمان بۆکە لە حەدیثێکا 5 و لە حەدیثێکا 10 کە یەکێک لەو سنەنە فیترانە کە سنەنێکی سروشتی ئینسان، یعنی ئینسان خوای تەعالا لەسەر ئەو سروشتە خەڵقی کردووە و پێی خۆشە بەو شێوە بێ و پێغەمبەرانیش لەسەر ئەوە بوون، ئەوە پێی ئەوترێت سنەنی فیترە. سیواکیش یەکێکە لەو سنەنانە، یعنی باش وایە ئینسان دگان پاک کاتەوە، بەردەوام ناودەمی پاک کاتەوە بۆ ئەوەی بۆنینێ و لایەنی تەندروستیش زیانی پێ نەگا. فەرمێ سیواک مستحبە في كل حال، سنەتە سیواک بەکاربێنی لە هەموو حاڵەتێکە، إلا بعد الزوال للصائم، إلا دوای نێوەڕوان بۆ کەسی ڕۆژوان سیواک بەکارهێنان بە سنەت نازانێ، ئەم بە مەکروه هێزانێ. وهو في 3 مواضع أشد استحبابا، لە 3 حاڵەتە زیاتر سنەتە سیواک بەکارهێنان.
عند تغيير الفم من أزم وغيره كاتيك بوني دمت أقوري لكم قصة كردنا يعني لكم دواندنا يعني لبر هرشتيكي تربوني دم بقوري سنة السواك بكي دقانت بشوري طبعا سواك كردن بقداري أراك أكريك إيسا حاجي وهنا كان للسعودية هنا وهروها بهر داري كتر يان وكو بفرشو معجون بلان بسواكك طبعا أفضل ترى أجر أوانش بكي وسواكك بكري أو تشاكتره وهروها عند القيام من النوم كاتي لخو هلسي وعند القيام إلى الصلاة كاتي هلسي بونيوش لكاتي دزنجا أو لو كاتنا السنة سواك بكري واربك لكهن كاتي ترشبكو قرآن كرندن أوانا هر سنة. فصل كتر وفروض الوضوء 6 أشياء فرزكاني دزنيوش ششتا النية عند غسل الوجه طبعا نيوش فرزي هيا والسنة هيا فرزكان أجر أم شش دانية فرزكان أجر أم ششنا بيد دزنيوشكت بطالة أبي أم ششب بجواني بك أو جاد دزنيوشكت دروسته يكم أبي النية بيني الله النية عند غسل الوجه لكاتي دمچاو شورينا أبي نيتي دزنيوجت هبه أمجا دمچاو بشوري وغسل الوجه وغسل اليدين إلى المرفقين دمچاو بشوي دواء أوا هردو بالط حتى وكو قرناسكت وهروها ومسح بعض الرأس ومسح هنديك لسرد بكي على الأقل هنديك مسح كيدسي بيها بيني وغسل الرجلين إلى الكعبين وهروها بيت بشوي لقل جوزنگەکانە لەگەڵ قاپەڕەقەیە کە ئێمەی گەرمیانی وای پێڵین وهروها ترتیبکردنیش ئاوا ئەمانەی کە باسمان کرد بەڕیز یعنی پێشان نیەت ئەمجا دەمچاو شۆرین ئەمجا باڵشۆرین یعنی دەست و باڵشۆرین ئەمجا مەسحی سەر ئەمجا پێشۆرین و ئەمانە بە تەرتیب بکەی ئەگە بە تەرتیب نەیکەی ئەوە دەستنوێژەکە دروست نییە لە لای ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێبێ ئەمانە لآياتي دزنوجي شاهاتوا لسورة المائدة آياتي 6 وسننه 10 أشياء سنة كاني دزنوج دشتن للاي إمام شافعي يعني لم كتبا دشتي باس كردوا يكم التسمية يعني بسم الله كردن وغسل الكفين قبل إدخالهما الإناء وهروها هردو لپت ئاوا بشوي پێش ئەوەی بیکەی بە ئەو ئاوەیە کە ئاوی دەستنوێژەکەیە کە وەختی خۆی قاپێ بووە خەڵک ئاوی لێ دەرکرد و دەستنوێژی پێگرتووە وەکی سە بۆ ڕیوشت نەبووە والمەضمەضەۃ ئاو هەڵدانە دەم و غەرغەرەکردنی مەگەر کەسێک بە ڕۆژوو بێ غەرغەرە نەکا والاستنشاق و ئاو هەڵدانە لوت و دەرکردنەوەی ومسح جميع الرأس ومسح هەموو سەر ومسح الأذنين وهروها مسح گوێ ظاهرهما وباطنهما ناوەوەی گوێ و دەرەوەی يعني پشتی گوێش هەردووکی بکەی بماء جديد بآوێکی تازە يعني کاتێ مەسحی سەرەکەی بە ئاوێک مەسحی سەرەکەی دوای ئەوە جارێکی دەسەدیتە بەر ئاوەکە و ئەمجا مەسحی گوێی پێ ئەەکەی وهروها وتخليل اللحية الكثة أجر ريشت زور بو دس خصنا ناو ريش لكاتي دزنجا وتخليل أصابع اليدين والرجلين دس خصنا ناو بنجكاني دستو بيتيش وتقديم اليمنى على اليسرى دائما لاي راس بيشي لاي تشبخ لكاتي دزنج قرتنا دستي راس بيشي دستي تشب بي راس بيشي بي تشب وهروها والطهارة 3 ئەمانە هەر هەمووی کە باسمان کرد سێسێ یەک ئەوە یەکەکە بیکەی فەرزەکەت بەجێهێناوە ئەگەر بیکەی بە دوو یان بیکەی بە سێ ئەوە ئیتر سنەتە ئەگەر هەر یەکەکەش بکەی هیچ کێشەیەکی نییە موالاتکردن واتە ئەم ئەندامانە یەک لە دوای یەک بیشۆی یعنی چاوەڕێ نەکەی مەسەلەن بۆ نمونە دەم چاو دووشکۆ بێتەوە ئیمجا بێ پێ بشوي يعني بڕۆی ئیسراحەت بکەی ئیشێ بکەی دەمچاو بشوێت ئەمجا بێیتەوە پێت بشوي ئەوە باش نییە لە مەذهبی ئیمامی شافعیە طبعا لەلای ئیمامی مالک واجبە بۆیە ئیمامی شافعی فەرمێ منیش پێم سنەتە لەبەرەوەی لا ئەو واجبە ئینسان
بۆی لە خلاف دەرچین منیش بە سنەتی ێزانم ئەگینا ئیمامی شافعی بە سنەتیشی نەزانیوە چونکە ئەوەی وتێتی شتێکی ئاساییە بەڵام لەبەر ئەوەی ئیمامی مالک بواجبی زانیوە ئەم کەوتێتی سنەتە. وصلى اللهم وبارك على حبيبنا محمد وعلى آله وصحابته أجمعين.